صبرزان من أسامة أحمدم أمرو بێکەوە شیکردنەوە بۆ چە فیلم دەکەم. طبعاً هۆکاری ئەوەی کە شیکردنەوەی هەرسێکیان بەیەکەوە دەکەم دوو شتە یەکێکیان هەندێک لە فیلمەکان خەریکە کۆن دەبن وە دەتوان بڵێم هی ئەوە نییە کە ڕیڤیویش تەواوی بەتەنیا بۆ بکەم ویستم هەرسێکیان بەیەکەوە کۆکەمەوە چکە نامەوێت ڕیڤیوەکان ئەوەندە درێژ بن و لێک ڤیدیۆ هەمویان سیر بکەن ئەگەر حەز دەکەن یەکێکە سەیری بکەن توان هەر ئەوەی خوارەوە لەسەر هێڵەکە نووسراوە بستنە سەر ئەوەی کە حەستان لێ بەس ئەوە سیر بکەن ئەوە هۆکارێکشتریش ئەوەیە کە هەستێکیان توان بڵێم لێک ژان لێک بابەتن کە بابەتی ئەکشن و ئەوانەیە بە تابەتی ئەکشنێکی زۆرێک لە خەیاڵ دەبا یەکسەر بچین سەر ریڤیو یەکەم فیلم کە بریتە لە جۆن ویک لەبەر ئەوەش باسی جۆن ویک دەکەین لەبەر ئەوەی زۆرترین داواکاری لەسەر بۆ خەڵکانی زۆر داوایان کرد کە ریڤیو بۆ ئەو بکەم وە لە هەمان کاتدا لە مێژە هاتوویانی بەداخەوە نەتوانم ریڤیو ئەو زوو بکەم لەبەر ئەوەی کە بەجددیانی ئێستاشی لەگەڵ بە زۆر سەرقاڵم بە هەندێکی شتایبەتی خۆمەوە بۆیە بە زەحمەت دەتوانم ریڤیو شتەکان بکەم جاویستم ئەو ریڤیوە هەر جۆنویک بخەمە ئەوڕۆم تەوان بەشەکانی پێشتری جۆنویکمان بینی بۆ من خۆم هیچ بەشێکی وەکو بەش یەکەم پێی سەرسام نەبوو لەبەر بنیاتانێکی جوان بوو و دەتوان بڵێم زۆر بابەتەکەش دەرنەچوو بوو لە بابەتە شخصیەکە ئەوانم دواتر وەرزی دووەم و بەتایبەتیش سێمیش وای کرد کە ڕێکخراوە شتەکان هات ناوی و بابەتەکە گەورەتر بوو لەوەی کە تەنیا جۆنویک بێت یاخود تەنیا ئەوە بێت کە بەسەر جۆنویک و خێزانەکەی و بڵێ سەرەکەی ئەوان داهاتووە بۆیە تۆزێک بابەتەکە معقەتر بووە دەتوان بڵێم لەبەر ئەوەی بەشی یەکەم کەمتر خەیاڵی تێدا بوو تا لە بەشی دووەم و سێم ڕاهاتین لەگەڵ خەیاڵەکە تۆزێک دەتوان بڵێم لاوازتری کرد لە بەشی یەکەم بەڵام بۆ خۆشی بەهێز بناڵێن این لاواز و دەتوان بڵێم هەفت و ئەوانە پەیداوە بە بەشی دووەم و سێم جا بەڕاستی بڵێ پەرۆژ بوو لە بەشی چارم و ئەوانە لەبەر ئەوەی خۆی زنجیرەی فیلمەکانی جۆنی بەجددی یعنی ناوازن وە بینێرێکی باشیان هەیە هەرچەندە بابەتی ئەکشن خۆی ژاندی دڵخوازی من نییە بەڵام ئەوەی جۆنوی کەمتان زان تایبەتە جا ئەگەر بەشی چوارم باس لێ بکەم کە خاڵێکی بەهێز خاڵیشی لاوازوانی هەبوو تەمان یەکەم شت کە لەو فیلمە هەستی پێەکەی ئەوەیە کە چیرۆکێکی لە ئاستێکدا جیاوازە بەڵام لە هەمان کاتدا تا ئاستێک دەچێتەوە سەر بەشەکانی پێشتر بە تایبەتیش بەشی سێم کە دەبینین خەریکە جۆنویک هەرڕا دەکات لە ترسی کۆمەڵەیە کە بەدوایەوەنیانی دەبینی هەمووی بابەتەکە لەسەر ئەوەیە کە جۆنی کاتەکە بەڵام ئەوەی کە جیاواز لێرە ڕاستە وەک بڵین ئەو فکرەیە وەک خۆیەتی بەڵام شێواز جێبەجێکردنەکەی جیاواز بوو ئەوەیە کە ها لە شوێنێک یای لەگەڵ خراپەکارەکە دەکا لە شوێن دەچێتە بەرە خراپەکارێکی ترکە جیاوازە لە خراپەکار سەرچیەکە تەنانەت شەڕی کۆتاییش شێوازێکی جیاوازە وەکو بەشەکانی پێشتر نییە و تەنیا ئەکشنێک و تەنیا بڵین لێکدانێک نییە بەتابەت خاڵی کۆتایی ئەوە نییە کە بڵێ تەنیا لێک دەدەن تەنیا دەکەوێتە بەرامبەر خراپەکارەکە بۆ دەتوان بڵێم جێبەجێکردنی چیرۆکەکە ئەگەر چیرۆکەش خۆی دووبارە بەڵام جێبەجێکردنەکەی و شێوازی بەرەو پێچوون ڕووداوەکان پێم وا بێت جیاواز و تایبەت بوو لە هەمان کاتدا ئەکشنەکەش هەمان شێو ئەکشنێکی زۆر جیاواز بوو یعنی ڕاستە لە بەشەکانی پێشتر ئەکشنەکەی زۆر نایاب بوو و توان بڵێم بەشەکانی پێشتریش خۆی ئەکشنێکی تایبەت بە خۆیان هەبوو بەڵام ئەم بەشە نەکەم یەکرد و بەڵکو جوانتریش کردبوو ئەکشنێک بوو واقعبوونی پێوە دیار بوو ڕاستە ئەکشنێکە خەیاڵە ینی ئەو واقعەکە لەباری فیلمەکانی جۆن ویک کە ئەو ئەکشنی تێدای خەیاڵ ینی کە ئێمە دەچین سەیری جۆن ویک دەکەین بۆ مانای ناچین کە ئەکشنێکی واقعی تێدا ها فیلمەکان هەنە بۆ منە کە گول لەو شتی زۆر ناتەقێنرێ یاخود بڵین شتی زۆر خەیاڵ تێدانێ کارکتەری زۆر ناکۆنم بەرامبەر یەکتر یاخود هەندێک کارکتەر دەمن لە کارکتەر لەسەر شێ باشەکان بەڵام لەم فیلمە ئەوە نابین لێ بۆ چاوەڕێش ناکرێت کە ئەو بینێت بەڵکو شتەکان تەواو خەیاڵی دەبینی کە جۆنویک چەندە گول لێ بەردەکەوێت یاخود چەندە گول لێ بۆ دەچێت یان چەند جار دەکەوێت و چەند جار بۆ بڵێن ئازاریش پێدەگا بەڵام دواتر هەڵدەستێتەوە طبعاً ئەمە خەیاڵە بەڵام جێبەجێکردنی ئەو ئەکشنە و پیشاندانی ئەو ئەکشنە بەڕاستی خاڵێکی جوان بوو ئەمەش دەمانهێنێتە سەر بابەتی دەرهێنان یەک لە شتەکان کە بەجددی لەم بەشە وەک بەشەکانی پێشتر ئیمپروف کرابوو بەڵام ئەم بەشە ینی تەواو جیاواز بوو ئەویش بابەت دەرهێنان بوو من خۆم بە حالاتێک زۆر سەرسام بوو کە نزیکەی 5 بۆ 10 دقەیەک لەوانەیە ئەو حاڵەتە بێ ئەوەی کە کامێراکە لەسەرەوەی لەناو ژوورەکان ئەکشنەکە هەموو لەناو ژوورەکە ڕوودەدات لەوێ جۆشخۆشێک پیشەندە وەک ئەوەی کە کامێراکە خۆی تەسویرێکی ئاساییە بگرە جیاوازتریش بیانی کە لەسەرەوە پیشان دەدا ئەوەی کە لە خوارەوە ڕووی دەدا چ لە ڕووی جێبەجێکردنەوە یان هەموو کۆریۆگرافیە بێ ئەوەی کامێراکە بوەستای لەوانەیە زۆر جێ هەبووە وەستا بەڵام تێکەڵکردنەوەی بەو شێوازە و بڵێن گونجاندنی ئەکشنەکان لەگەڵ یەکتری لە هەمان کاتدا ئەوەی کە
کامێراکە دەسوڕێ ینی بەزدی من زۆر بۆ تەکنیکە سەرسام یەکەم جارە ئەوە بڵێ بە دوور درێژی ئەو بە جوانی ئەو بە پڕی ببینم لە فیلمەکاندا تەبەتیش لە فیلمێکی ئەکشن کە جێبەجێکردنی ئەو تەکنیکانە تۆزی بتوانێن زەحمەتر لە بابەتی دراما ئەوانە جا بۆیە بەڕاستی لە ڕووی دەرهێنانەوە هەم ئەو هەمیش بڵێ شتەکانی تر ڕاستی زۆر سەسام کرد بوو و شتێک بکە نەک بێ هیواکردنەوە بەڵکو لە لوتکەدا بوو دەتوان بڵێن دەباسی ئەکشنم کرد کە ئەکشنەکەی جوانە بەڵام لە هەمان کاتدا خاڵێک هەیە کە دەتوان بڵێن تا ئاستێک بڵێن خاڵێکی تا ئەستێک لاوازە ناڵێن بتوای لاوازە بەڵام ئەکشنێکی هەندێک شوێن زیادە ڕۆیی و دەتوان بڵێن زیاد لە پێویست ناواقعین وە گوتن ئێمە بۆ ناواقعی بوونەکەی سیر دەکەین دەزانین کە ناواقعی دەزانین کە کارکتەری کەم دەمرن دەزانین کە و لێ زۆر دەتەقینێ بەڵام هەندێک شت هەیە ینی هەرلانی کەم بڵێ تۆزێک بۆی پێ بدەکە مێشک بۆی بچێ بۆ من ئەوەی کە جۆنوی درێت بە سیارەکە دەکە ینی معقول نییە دەتوان بڵێم 50 کەس لە دەوروبەرین ئەوانە هەمویان گولە دەتەقێنن یەکێکیان بەرناکەم بەڵام جۆنوی خۆی دەتوان لە هەمویان دەکوژیانی تۆزێک پێما بە واقعیتر بە معقولتر بیان ئەوەی کە لە قادرمەکان دەکەوێت ینی خۆزگا ئەوەندە کەوتنەی تێدا نەبایی لەو قادرمانە بەجددی تۆزێک بڵێن ئێزعاز ببوو تایبەتی کە بۆ یەک دوو جاریان سەرکەوتە سەرەوە دووبارەکەوتەوە خوارەوە دەکەوت و هەڵدەستایەوە وەک ئەوەی کە هیڕۆنی دابێت ینی وە گوتم ئێمە بۆ خەیاڵ سەیر دەکەین بەڵام هەندێکشیش هەیە ینی پێم وایە ئەگەر کەم بکرێتەوە باشترە نەک زیاد لە پێویستی پاڵ بکات بەڵام ئەمە وەک بڵێ خاڵێکی زۆر لاوازبی زۆر لاواز نییە لەبەر ئەوەی لە چێژەکەی کەم ناکاتەوە و ئەوەندە زۆرش نەبوو بڵێم کە تاوا بێتان کە وەکو فاستن فیورس کە ئێستا باسی لێوە دەکەم بابەتیشتر ساوندتراک من خۆم یەکێک لە بابەتەکان کە زۆر بەدڵم بوو لەو بەشەوە زۆر دەتوان بڵێم ڕاست لە بەشەکانی تری جوان بەڵام لەم بەشە بۆ بڵێن جیاوازی پێ دیاربیاندا هەست دەکرد کە تایبەتمەندێکی تەواو بەوە دراوە ئەوش بابەتی ساوندتراکە بەڕاستی ساوندتراک یەک لە شوێنەکان کە شەر لەگەڵ بابایاگە دەکا زۆر حماسەتی تێداویان من خۆم حەزم دەکرد کە ئەو مەقطع چەندان جار دووبارەکەمەوە چەندان جار بیبینمەوە یعنی بەجددی ئەوەی کە شەر لەگەڵ بابایاگا دەکات وە ئەو مۆسیقای لەگەڵ لێدەدات تەواو شەڕەکەی بردۆتە لووتکە جا نەکەر ئەوە بەگشتی لە هەموو فیلمەکە هەست دەکەی کە مۆسیقاکە بڵین تایبەتمەندێکی تری پێدراوە نەک ئەوەی تەنیا مۆسیقاک بێ لەگەڵ ئەکشنەکە بوونجێ بەڵکو هەست دەکەیت کە وەک ئەوە بێها بۆ من لە گێم ئۆف ترۆنز زۆر هەست دەکرد کە تەرکیز لە زیاتر لەسەر مۆسیقاکەیە نەک لەسەر چیرۆکە ئەوەندە مۆسیقا کاریگەر لەوەش پێم وا بێ مۆسیقاکە ئەو ڕۆڵەی زۆر بینی جا باسمان لە مەقطعی بابا یاگا کرد و ئەوەش دەمانهێنتە سەر بابەتی خراپەکارە کە بەڕاستی خراپەکارەکانی ئەم فیلمە و ئەم بەشە باس زۆر نایە هەر یەکە لە بابا یاگا و مارکی ڕاستی ینی دەتوان بڵێم لە لووتکە بوون لە خراپەکار طبعا لە فیلم ئەکشنەکان بە تایبەتی سەرباری ئەوی کارکتەر سەرچیەکە زۆر زەڕورەکە جوان ڕۆڵەکەم جێڕەکە جۆن ویکە و بەڕاستی لە چوار بەشەکە ڕۆڵی خۆی بە ئیتقان و بە جوانیەوە جێڕاوە زۆر گرنگە کە کارکتەر خراپەکەش مهم بێت و کارێت ماوشتی هەبێ بەڕاستی هەردوو کارکتەرەکە هەم مارکی کە کاریزمایەکی گەنجانەی هەبوو هەمیش بابایاگەکە کابراایکی قەڵەوە ئەوانە و زلم و مافیا بوو بەڕاستی چێژێکی یەکزاریان بەوەدا و کە ئەکشن شتەکان ڕوویدەدا و حەماسەتێکی زۆر و لە هەمووش مهمتر کاریزمایەکی زۆریان بە کارکتەرەکاندا بوو ینی بەبوونی کاریزمای ئەو کارکتەرانە هەستت بە زۆرێک لە مەترسی دەکرد بەسەر جۆن ویک ینی ئەوەی کە وای دەکرد ڕاستە تۆ زانی کە جۆن ویک نامرێت و لە ئاخیر دەسەر دەکەوێت ئەو بابەتانە بەڵام بوونی کارکتەری وە ینی هەست دەکرد کە دەتخاتە گومانەوە ینی هەندێک جاروار لێدات کە هەست بکەی لەوانەیە خراپ بە جۆن ویک بکەن بەجددی واشاکە ینی تەعزیبێکی زۆریاندا بە تایبەتی بابایاگە هەرچەندە کەمی دەکرد بەڵام تەعزیبیدا جا ئاخر شت هەبوو کە لە کۆتاییەکەی تۆزی توانێت تێبینین بۆ دروست بوو ئەوەی کە لە قادرمەکان و شت کرد باسم کرد ئەوە هیچ بەڵام جگەلەوەش لە کۆتاییەکەی کە دەبینی ئەو دوانە بەرامبەری یەکەن جۆرێک لە دوێڵ پێ دەڵێن بەرامبەر یەکتری شەڕ دەکەن و گورە لە یەکتر دەتەقێنن یەک پرسیاری لەو حاڵەتە بۆ دروستکردن دەبی لە ناو شارێکن ئەو خەڵکە هەمووی دێتە دەرەوە لە ڕادیۆکە هەمووی دیانەوە جۆنی بۆ کوژن ئەوانە ینی زۆر سەیری نازانانی شارە چێن دەرە پرسیاری ڕاستە پرسیارێکی بڵێ معقول نییە بۆ فیلمەکە چونکە فیلمەکە خۆی خەیاڵە لەوانی باس لەوکە کە ئەسڵەن شارێکە بەخۆی ئاژاوە شتوای تێدایە بەڵام هەربەزدی و پرسیارشم بۆ دوور باخت شارێکە هەبێ سەروبەری دارە پۆلیس هەردیانێ لە پۆلیسی گەر ئەوم خەڵکە بەکەی خۆیان ڕاوی یەک کەس دەنێن تابی کوژن ینی سەیر و دواتریش پاش ئەوە کەسێک بێت ئاو بە ئاسانی بڵین چێبڕچێکنەوەن دووکە دروست بکات و بیانەوە یەکێک ئەوەی تر بکوژێ بەجددی ئەمە دەتوان بڵێن پرسیارێک بوو کە گوماناوی نەبوو یاخە بڵێم خاڵی لاوازە ئەو بابەتانە بەس هەربەزدی مراقی کردبوومەوە
شارێک دەکرێت ئەوە هەبێت لە ڕاستدا یاخودنا. جا بەگشتی ئەمە ریڤیو من بوو بۆ بەشی چوارەمی جۆن ویک. بەشەکانی پێشتر بەشی یەکەم توانم بڵێم 8.5 بۆ 9 پێدا بوو، بەشەکانی دووەم و سێیەم 7.5 پێدا بوو. ئەم بەشە لە بەشەکانی دووەم و سێیەم باشتر و بەڕای خۆم، چونکە ڕاستە ئەکشن و شتی زۆر تێدا بۆ ئەوانە کە خۆم زۆر مراقی نیم، هەر لەبەر ئەوەش بەشەکانی پێشتر دەتوانم بڵێم ئەو خاڵانەم پێیان نەدا بوو کە ئەوە بڵێن بەدڵی خۆم بێ، لەبەر ئەوەی ئەمە لە بەشی یەکەم ڕاهاتبووین لەگەڵ ئەکشنێکی کەم و واقعی، بەڵام بەشەکانی تر ئەکشنەکە زۆر زیاد کرا و ناواقعەتی تۆزە تێخسترا تا لەگەڵ ڕاهاتن تا بڵێم ئەو چێژی پێدام کە لە بەشی یەکەم و ئێستاش لە بەشی چوارم پێدام، بەڵام لەم بەشە بڕاستی چێژەکەی زیاد کردەوە. ئەوەی کە بینیمان لە فیلمەکە فیلمێک بوو بۆ ئینتەرتەینمنت زۆر گونجاوە، بۆ چێژبینی زۆر گونجاوە، لەگەڵ ئەوەشدا لە بابەتی دەرهێنان و سینەمای ئەوانە زۆر بەیان لە ئاستێکی زۆر بەرزدایە، بۆیە ئەم بەشیان 8.5 پێدەدا. لە کۆتاییش دەبەر لێ بستمە سەر ریڤیوەکەی تر، ئەو وتەیە بەڕاستی وتەیەکی زۆر جوانە، هەم بۆ خودی کیانۆ ریڤز کە کارکتەری جۆن ویک دەجێڕە، ڕۆڵەکەی دەجێڕێ، هەمیش بۆ ئەوەی کە کارکتەرەکە جۆن ویکە کە لە کۆتاییدا خۆی وتی کاتێک دەمرم لەسەر گۆڕەکە بنووسێت جۆن لەڤینگ هەزبند، هەر بەزدی ینی لەڤینگ ئەتوانم لەڤینگ کارکتەر کەسایەتێکی و خۆشەویستە بەزدی جۆن ویک. بەو فیلمانە دەتوانم بڵێم کیانۆ ریڤز بەم چوار فیلمە خۆی خستۆتە دڵی بینەنەوە. جا ئێستا با باس لە فاست ئێکس بکەین. فاست ئێکس طبعاً پێش هەموو شتێک ئەمە بەشێکە ڕاگەیەنراوە کە هەر فاست ئێکس پارتی دووەمیشی دێت، هەندێک دەڵم پارتی سێمیشی هەیە، جا نازانەوە ئەساس بەشی کۆتاییە، بەڵام ئەو بەشەشیان دووبارە درێژ کراوە وەکو ئەتاک ئۆن تایتنی لێ هات، ینی بەشی کۆتایی کرا چەند بەشێکی تر، ئەو بەشانش خەریکە بکەنە بەشێکی تر. حاڵ با باس لە فاست ئێکس بکەین. طبعاً فاست ئێکس هاوشێوەی جۆن ویک فیلمێکی خەیاڵیە کە تۆ دەچی سەیری ئەو فیلمە دەکەی، حەز دەکەیت کە ئەو شتە خەیاڵیانە ببینی، بۆیەش ئەم فیلمە زیاتر ئەوانەیە پێدەڵێن کە زیاتر بۆ چێژن، زیاتر بۆ ئینتەرتەینمنتن، زیاتر بۆ بابەتە دوور لە سینەماییەکان بۆ من دەرهێنان و ئاکتینگ و ئەو شتانە. بەڵام لەگەڵ ئەوەشدا بەتایبەت بۆ کەسێکی وەک من کە دەسمە ئەوێ ینی بەدەستخۆم نییە ئەو بابەتانە بە مێشکم دادین، ئایا ئاکتینگ چۆنە، ئایا خراپەکار چۆنە، ئایا چیرۆک چۆنە، ئەو بابەتانە بە مێشکدادێن. جاگەر هەندێک لەو خاڵانە باس لێ ئەو بکەم. پێش هەموو شتێک بەڕاستی وەڕز بووم لە چیرۆش دووبارە دەبینی کارکتەرێکە خراپە، لە بەرچی خراپە لەبەر ئەوی پێشتر ڕابردوویشی لەگەڵ کارکتەرە باشەکە هەیە کە دۆمە، یاخود لەگەڵ یەکێک لە کارکتەرە باشەکان نازانم، بە زیاتر لەگەڵ دۆمە، ینی کێشەی لەگەڵ ئەو هەیە، دێت هەموو برادەرەکانی دۆم تووشی تەعزیب و ئازار و ئەوان دەکات، دێت بۆ خانەوادەی دۆم کە خودی منداڵ شتەکانی خۆین یاخود ئەوانش کە برادە بشتین کە پێی دەڵێ فامیلی، دێت بڵای ئەوان لە کۆتاییدا دۆم ئەرچی ئەوەی دەکەوێتە سەر کە وەک بڵێن ئەوان ڕزگار بکات و دژمنەکە بەزێنێت و لەنا ئەوەش زۆر جار خراپە کارەکانی بەشەکانی تر دێنەوە و یارمەتی ئەو دەدەن. ئەگەر سەیری بکەن ئەو سێ چوار فیلمەی کۆتایی فاست هەمویان وا بوون، خۆزگە و بەشە جیاوازە، بەڵام ئەو بەشیان بە هەمان شێوە دەبین کارکتەرێکە ڕابردوویەکی هەیە، دێتەوە ئەوانی کە دەوروبەری دۆمن تەعزیبیان دەدا، دۆم دێت کە بۆ بڵێن ڕزگاریان بکات و لە کۆتاییدا ئەو بابەتە دووبارە بووە. بەڕاستی ئەمە شتێک بوو کە تەوا بێزاری کردبووم لە کاتی بینی فیلمەکە. طبعاً تازش لە فیلمی جۆن ویک باسم کرد، ئەمە ئەو فیلمانە بۆ سیر دەکەین تاکو و چێژیان لێبینێ، هۆکاری یەکەم چێژە، بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێت ئەو شتانی پیشانیان دەدەی ئەگەر بڵێن تەواو مێشیش تەقەبولی نەکات تۆزێک واقعی بوونی پێشان بدەی. هەم من ڕەخنەم لە جۆن ویک هەندێک لە شوێنەکان گرت کە زیاد لە پێش ناواقعی تێدا، بەڵام لە فیلمەکانی فاست ئەو ناواقعی بوونە هەربوونی هەیە، بەڵام زیادە ڕۆیەکی بێتانی تێکراوە، یعنی شتێکە کە ئەو بڵێ مێشک بیریش لێ ناکاتەوە. جامە لە بەشەکانی پێشتر هەر زۆر بەتایبەت کە ئەوەی فڕین بۆ ئاسمان و ئەوانە زۆر بێتان بوو، لەم بەشیان تۆزێک کەمتر بوو، بەڵام هێشتاش بەخنە شت هەبوو، یعنی هەندێک کارکتەر دەبینی کە شتانێک دەکەن سوپەر هیرۆش ناتوانێت ئەو بکە، بەڵام ئەو بابەتە هەر لەناو فیلمەکە نییە، یعنی ئەم ناواقعی بوونێک کە زیاد لە پێویستە لەم بەشەش تا ئاستێک ماوە، بەڵام بخۆشحاڵیەوە لە بەشی پێشتر باشتر بوو، یعنی بەتایبەتی ئەوەی کە فڕینە ئاسمان ئەوانە ئەم بەشە زۆر باشتر بوو، بەڵام هێشتاش ناواقعی بوونی تێدا بوو. حیوارەکانی کارکتەرەکان بەزدی زۆر خراپە، یعنی هەست دەکەیت کە ئەوەی ئەو چیرۆکە نووسێ سەرباری ئەوەی کە چیرۆکە دووبارە خراپە نەیزانیوە، ینی نووسین بکەن، نەیزانیوە کە حیوار بە کارکتەر بدا کە
بڵێن کاریگەر بێ نەیزانی وەک کەواب کاتێ کارکتەرێک لە ڕێی قسەوە خۆی بناسیین لە ڕێی قسەوە خۆی پیشاندا بۆی لە ڕووی حیواریشەوە پێمەڵی زۆر لاواز بوو. خراپەکارەکەی بەدڵم بوو ینی بەڕاستی جێسن مۆموا دەتوان بڵێم خەڵی درۆشراوی فیلمەکە بوو زۆربەی خەڵکیش وا دەڵێن کە ئەوەی کە زیاتر فۆکەسەکە لەسەر جێسن مۆما بوو ئەوەندە لەسەر دۆم نەبوو لەبەر ئەوەی دۆم بەجددی لە ڕووی ئاکتینگەوە خراپە یعنی ڤین دیزل نازانێت ئاکتینگ کە بە تایبەتیش کە ڕاستە بۆ فیلمە ئەکشنەکان و ئەوانە بڵێن دروستکراوە و لێ دێ بەڵام نازانێت بەتەوێت لە بابەتی قسەکردن وشت نازانم ینی دڵگیر نییە بەڵام جێسن مۆما بەعکسەوە ینی کارکتەرێکی زۆر کاریزماییە کارکتەرێکە کە خراپەکاری زۆر لێ دێت لەم باشش بەڕاستی ئەمە زۆر بە جوانی پیشان دەدا کە خراپەکاریەکە و دەتوان بڵێم دڕقیەکە و تونتیژەکەی زۆر بە جوانی پێم وابێ لێ داهات. ساوندتراک و گۆرانیەکان طبعاً ئەوەی کە فیلمەکانی فاست بینی بێت لە ڕابردووە لە یەکەم فیلمەوە دەزانێت کە ئەمە چەند گرنگم بۆ فیلمەکانی فاست جا چ لە بەشەکانی پێشتر چ لەم بەشە ئەو گرنگی دانێک کە بە ساوندتراکش دەدرێت بەڕاستی جێگەی دڵخۆشیە من ڕازگویانە بڵێن سەرباری ئەوەی کە بۆ چێژی فیلمەکە ئەوانە زۆرجار دەچن بەڵام بەم دوایانە و لە فیلمەکانی کۆتایی ئەم چێژە زۆر نەمابوو بەڵام یەکێک لە هۆکارەکان کە وای دەکرد بچم سەیری ئەو فیلمە بکەم ساوندتراک بوو لەبەر ئەوەی هەمیشە ساوندتراک و گۆرانیەکان زۆر کاریگەر بوون و زۆر حماسەتیان بە فیلمەکە داوە زۆر بە چێژ بوون چ ئەو گۆرانیانێک کە بە جیابڵاو دەکرێنەوە چ بڵین ساوندتراک و مۆسیقا و شتەکانیش بۆ منها ئێستا گۆرانی سی و ئەگەن ئەوی ویس کلیفە ئەوانە ینی بەجددی گۆرانیشی شاکارە بە هەمان شێوە گۆرانی تریشی هەبووە کە تۆکیۆ درفت و ئەوانە زۆر ناسراون لەم بەشش کە بەشێک لەو گۆرانیانیان گەڕاند بۆ بەشێک لەو ساوندتراکە کۆنانیان گەڕاند بۆ بەکارێن هێنابوونەوە ناو فیلمەکە شتێکی جوان و شتێکی دڵخۆش کرد یەکێک لەو شتانێک کە دووبارە لە بەشەکانی کۆتایی خەریکە قەسم دەکات لەو بەشەش دەتوان لەم هێشتا زیاتر بووە کارکتەری زۆر بوو یعنی لە بەشەکانی سەرەتا دەمان بینی سێ چوار کارکتەر دوو کارکتەر سێ کارکتەر یاخود ئەگەر بینە سەربەشی پێنجەم بە هەمووی پێم وایە بێشەش هەفت کارکتەرمان هەیە کە کارکتەری خراپ و باشەکان بە هەمووی بەڵام لەم بەشە خەریکە دەگاتە 20 کارکتەری سەرشی نازانی یعنی یەک کۆمەڵ ئافرەتی تێدایە کە دوام لەم هەموویان یەک ڕۆڵیان هەیە یەک کۆمەڵ بڵین پیاوی سەرکە چەڵی تێدایە کە بە هەمان شێوە هەمووان یەک ڕۆڵیان هەیە ینی نازانی ئەو هەموو کارکتەرانە سوودیان چێجا دەبی لە ناکاو کارکتەرێکی مردوش دەگەڕێنەوە ئەوش بۆی زیاد دەبێنی تایبەتی ئەوەی کە لە بەشی ڕابردوو گەڕێنراوە بڕاستی بەداخەوە یەکێک لە خراپترین گەڕاندنەوەکان پێم وابێ ئەوەی کە کارکتەرێکی مردوو گەڕێنەوە هەرچەندە وەک بڵین حەماسەتمان هەبوو بڵین پێمان خۆش بوو کە بینین چۆن کارکتەرەکە دەگەڕێتەوە بەڵام نەپێویست بوو بۆ چیرۆکە گەڕاندنەوەکەشی بڕین گۆڕانکاریی وای دروست کردبووەوە ئەو کارکتەرش نەبوو کە زۆر بە پەرۆژبوون بۆ گەڕانەوەی لە کۆتاییدا دەڵێن فیلمەکە بۆ چێژە ئەگەر دەتانەوێت فیلمێ ببینین کە لە بابەتی سینەمای ئەوانە زۆر لاواز بیانی شتانێکی کەمی وەکو ساوندتراک و یاخود کارکتەرێکی باش و ئەوانەی ببینن ئەوان تێدایە بەڵام ئەگەر بەگشتی دەتانەوێت بەڕاستی لە ڕووی سینەمایەوە شتێکی وانە هەندێک بابەتی دەرهێنان ئەوانە بەڵام ئەوە جیاوازنی بەتابەت بۆ فیلمەکانی فاست ئەوانە بۆیە دەتوان بڵێم لە بابەتی سینەمایی سەرکەوتو نییە و لە مەیش ئەو ناسەرکەوتو بوونی لەدەستداوە من پێم وایە لە دوای بەشی هەفتەمەوە بابەتی چیرۆک بابەتی ڕوودا و ئەوانە هەمویان دەتوان بڵێم زۆر لاواز بوون بەڵام ناڵێم ئەگەر بۆ سینەمای سیر دەکەن پێم وانە هیەوە بە سیر بکە بەڵام بۆ چێژ بەڕاستی فیلمەشی بە چێژە بەتابەت ئەوانێک کە حەز بە زنجیرەکە دەکەن پێم وابێت چێژیە دەبینیم بە تایبەتیش لە سینەما چکە ها ساوندتراک و دەنگشتەکانی زۆر ڕاقیە من خۆم ئەم بەشە 5 پێ دەدەم ئەنی جیاواز بوو دەمگوت 6 یاخود 5 پێ بدەم بەڵام پێم وایە هەر شایانی 5 لەبەر ئەوەی ئەو بابەتانێک کە سینەمایی زۆر گرنگیان هەیە بۆ فیلم ئەو بابەتانش بەڕاستی لاواز بوون و کەمان هەبوو کە بەهێز بن بۆیشە ئەوەندێک کە بۆ چێژەکەیە پێم وایە شایانی 5 بەڵام پێم وایە ئەگەر تۆ سەیری بکەیت تەنیا بە چاوی چێژ سەیری بکەیت و حەزیش لە فیلمەکە بێت لەوانەیە نۆش پێ بدەیت وە ڕێزی برارەکەش دەگرم و پێم ئاساییە لەبەر ئەوەی زۆرجار هەیە تۆ شتێک تەنیا بۆ چێژ دەبینی من خۆشم چێژ لە هەموو شتێک بەلامەوە گرنگترە بەڵام لەبەر ئەوەی ئیشی من وایە یاخود دەتوان بڵێن ئاوە تێکەڵ بە فیلم و شتەکانەوە کە بە چاویش ڕخنەی سیر دەکەم بۆی بابەتە سینەماییەکانیش ناتوان فەرامۆش بکەم ئاخر فیلم و فیلمی سێم کە باسی دەکەم فیلمێکی پێم وابێ هەنگاریە فینلەندیە نازانم ئەوروپیایی دڵنیانیم ئیچەیە فیلمی سیسو فیلمەکە من دوایانە پێم وابێ لە نێتفلیکس بڵاو کراوەتەوە تەوان فیلمەکە ئەوەندە مەراقی نەبوو یعنی ئەسڵەن لە
بڵێن واچ لیستی منیشدانە کە بچم سەیری بکەم لەبەر ئەوەی وەک باسم کرد من خۆم زۆر مەراقی فیلمە ئەکشنەکانی بڵێ وەڵا زۆر سەیریان دەکەم لە ئەکشنێکی جیاواز و ئەوانە بێت بۆیە بڵێن لە بەرنامدانەوە بەڵام کە سەیری خەکانی زۆر دەکە بە تایبەت ڕخنەگرەکان زۆر باشە باسییان دەکردووە لە ڕتمەیتۆ و ئایمدی و ئەوانە خاڵی باشی پێدرا بوو بۆیە بەجددی کەوتمە جۆرێک لە گومانەوە کە دەکرێشتێکی باش بۆیە وەک بڵێن چانسێکم پێدا کە سەیر بکەم بۆ بەجددی شایانی سیرکردن بوو ئەگەر لە خاڵی یەکەمەوە دەست پێ بکەین کە پێم وایە گرنگترین خاڵ لە هەر فیلمێک و لە هەر بابەتێکی ئاوە بابەتی چیرۆکە جا لێرە دەبینین چیرۆکەکە ئەگەرتی چیرۆکێکی سادەیە بەڵام چیرۆکێکی تەواو جیاوازە کابرایەکە کە دەتوان بڵێم لە جیهان دابڕاوە لە سەردەمی جەنجی جیهانیە لە جیهان دابڕاوە دەیەوێت بۆ خۆی زەر بدۆزیتەوە هەندێک زێر لە بڵێ شوێنێکی چۆ دەدۆزیتەوە باس لە گەشتی ئەو کابرایە دەکات لەوێ تاکو دەگاتە بانکەکەەوە بڵین تا ئەو زێرە بۆ خۆی هەڵبگێت و بیکات بپارە جا لەوێ ڕوبەڕووی چەندان سەربازوشت دەبێتەوە کە شەڕیان لەگەڵ دەکات و دژی دەوەستنەوە ئەوانە جا خودی چیرۆکە زۆر جیاواز و زۆر دەتوان بڵێم فکرەیەکی نوێیە ها ئەوەی کە کارکتەرێک بێت ناو حربی عالمینی بەڵام پەیوەندی بە حربی عالمینیەوە نەبێت وە خودی کارکتەرەکەش جێبەجێکردنی ئەو کارکتەرە و پیشاندانی کارکتەریشی وەکە هام گەستەی باگراوند شتەکەی بکەن کەسێکی سەربازی و کەسێکی تونند ئەوانە بووە جوانیشی زیاتری بە چیرۆکەدا بووە دەتوانێت قوڵێکی زیاتری پێدا بوو کە بچینە ناو ناخی کارکتەرەکە جا هەرچەندە لە ڕووی چیرۆکەوە زۆر بەهێزە بەڵام بە تایبەتی بۆوانێک کە حەز بە فیلمە خاوەکان ناکەن پێمە بە هەندێک شوێن لەوانەیە خاو بێت هەرچەندە فیلمەکە خۆی ئەکشنە من خۆشم هەستم بە خاوی ئەوان نەکرد بەڵام بە تایبەت سەرەتاکانی تا دەکەویتە ناو فیلمەکە نزیکەی 20 دقیقە و سەعاتێک دەڕوا شتەکان زۆر بە سادەیی دەڕۆن زۆر بە ساردی دەڕۆن لەبەر ئەوەی کارکتەرەکە تا کۆتاییەکەش دەتوان بڵێم یەک قسە دەکات ئەوانە تریش زۆر کەم قسە دەکەن و تا ئەو 20 دقیقەش هەر ناهێنە ناو زۆربەی تەنیا پیشاندانی دیمەنەکانە جا ئەگەر تااقەتی ئەوەت نەبێت کە بڵێن زوو بچێ ناو فیلمەکان و لەگەڵ فیلمە بڵێ ساردەکان و لەگەڵ فیلمە هێمنەکان ڕابێت پێم وا بێ لەوانەیە سەرەتاکانی وەڕستکرد بێت و عادەتەن فیلمیش وایە کە سەرەتاکانی وەڕستکرد بوو دواتر چەندە خۆش بکرێت زۆر کەم وایە تۆ بێتەوە ناوجەوەکە جا بۆیە پێشنیار دەکەم ئەگەر سەیرتان کرد خۆتان بۆ ئامادە بکەن کە سەرەتاکانی تۆزێک ساردە بەڵام دواتر پێم وا بێ حەماست و بڵێن چێژەکەی زۆر دەبێت و ئەو ساردی نامێنێت ئەو ساردیش کاتێک نامێنێت کە ئەشنەکە دروزێ بەڕاستی ئەکشنەکە جگە لەوەی کە لە ڕووی جێبەجێکردنەوە جوان بوو هەرچەندە بەهمان شێوەی ئەوانەتر خەیاڵی تێدا بوو لەبەر ئەوش ئەو سێ فیلمانە بەیەکەوە دەکەم و باسم کردها بابەتی خەیاڵەکە لە هەرسێکیان هەیە هەرچەندە زۆر شوێنی خەیاڵ بوو بەڵام جێبەجێکردنەکەی زۆر واقعی بوو تەنانەت لە جۆن ویکیش واقعیتر بوو لە ڕووی فیلمەکانی پێشتر واقعیتر بوو زیاتر لە ڕاستی دەچوو کارکتەرێکە کە ئەو هێزوشتانەی هەیە ڕاستە ناڵێم واقعی نەبوو بەڵام مێشکرد بۆی دەچوو دەکرێت کارکتەرێکی وهات ئەو لە ڕووی بابەتی ئەوەی کە ئەشنەکە چۆنە جگە لەوەش بەڕاستی زۆر جوان جێبەجێ کرابوو هەندێک شوێن پیشاندانی گولی شتەکان پیشاندانی تەقەکەوە کە دەباوەکە شتەکە بتەقێنێ یان دەتوان بڵێم ئەوەی کە ئەسپ شتەکە دەکەوێت و بەر ئەلغام شتەکە دەکەوێت هەر لە ڕووی سینەمای و لە ڕووی ڤیژوال ئێفێکت و شتیشەوە بەڕاستی زۆر جوان پیشاندانی ئەو ئەکشن و ئەو حەماسەت و بڵێنە ئەو ئاژاوەیە کە بەگشتی لە فیلمەکە پیشاندرا جا هەر ئەو ئاژاوەیە وای کرد کە فیلمێکی خوێناوی بێت طبعاً فیلمی فاست زۆر خوێناوی نی ئەسڵا زۆر باسی ئۆتۆمبیل و ئەوانەیە ئەوەی تری شەڕی زیاتر بە بۆکس و شت دەکەن جۆن ویک خوێناویە بەڵام خوێن زۆر پیشان نادەیان دەبی ئەو هەموو لەو شتە دەقێنرێ بەڵام شێواز دەرکردن شتێکی وایە کە زۆر گرنگی بە خوێن نادەن یعنی خوێن پێشان بدەن کە زۆر بڕژێت و ئەوانە زیاتر لێدان و شتەکانە و نام تەکنیکی دەهێنانەکە شوایە کە خوێنی زۆر تێدانی بەڵام لەم فیلمە خوێنی زۆر تێدا بیانی فیلمێکە کە زۆر قێزەون نییە بەڵام گرنگی بەوە نەداوە کە شتەکە تونند و تیژ دیار بێ یاخود بڵێن ها ئەوەی کە بۆ منە بەسیترین نمونە ئەگەر ئەسپەکە لێک بدەینەوە ها ئەسپەکە پیشاندا کە چۆن مردووە و بۆتە چەند پارچەیەک هەر ئەوە بە خۆی بە هەمووی هەبیان ئەوەی کە لە سێدار دەدرێت و ئەوەی کە بڵێن بزمانەکە دەکەوێتە دەستێەوە هەربەزی بەبی لێکردنەوەی تۆزێک بۆ بڵێ هادەڵێن تۆزێک هەز بە ترس دەکەی ئەوانە ینی ئەو پیشاندانی خوێنە لەم فیلمە بڕاستی لێن زۆر زیاتر لەوانێتر گرنگی پێدرا بوو و پێم وانی خاڵێکی لاواز بەتابەتی کە چیرۆکەوا دەخوازێت و
حاڵەتی ڕووداوەکان و ساتی ڕووداوەکانش کە زەنج جیهانی وا دەخوازێ پێم وابێ ئەمە زیاتر وەکو خاڵێکی بەهێز با بۆک ئەوەی کە خاڵێکی لاواز بێت. خاڵێکی تریش کورتی فیلمەکەیە. طبعاً وەک باسم کرد فیلمەکە لەبەر ئەوەی چیرۆکێکە وە چیرۆکەشی یەک ئاس دەڕوات، چیرۆکێکی خەیاڵیشە، زۆر خەیاڵ ناواقعیە. لەوانەیە ئەگەر وەکو جۆنیک و ئان درێژ بایەوە ئەو چێژەی نەبا لەبەر ئەوەی کارکتەر شتەکانی شکەمە، بەڵام کورتیەکەی کە تەنیا سەعات و نیوەکە وای دەکات کە چێژەکەی زیاتر بێ وەڕز نەبی و زوو بگەی بە کۆتاییەکەی، چونکە ئەگەر لە کۆتاییەکەی زیاتر ڕۆیش بە پێم وابێ وەڕز دەبێت بەتابەت بۆ فیلمە هێمن و هێواشەکان. بەڵام ئەمە ئەوەندە بە جوانی بنیاترەوە توانرا کە بابەتێکی ئاوان ناواقعی تێکەڵ بکرێت بە چیرۆکێکی ئاوا وە لە ماوەیەکی کورت ئەوە لە کۆتاییەکەی بنیاد بنێت و لە هەمووش گرنگتر چێژێکی ئاوا ببەخشێ، چونکە باسم کرد گرنگترین شتی ئەم فیلمە چێژەکەیەتی. جا من ئەم فیلمەم زۆر بەدڵ بوو، پێشنیار دەکەم. لەم سێ فیلمانە تەبعاً بێگومان گومانی تێدانی کرد جۆن ویک لە پێشی هەمویانەوە دێت کە 8.5 پێیدا. ئەوەی تر پێم وایە سیسو شایانی سیرکردە من خۆم 7 لەدەم پێیداوە. ئەوەی کە زیاترم پێی نەداوە لەبەر ئەوی فیلمەکە پێم وابێ 8 شایانی ئەوەندێ فیلمێکی مێژووینی فیلمێکی عەبقەریانی نییە، یاخود فیلمێک نییە وەکو جۆن ویک بڵێن بۆ ماوەیەک لە مێشک بمێنێتەوە. فیلمێکە بۆ ئەو کاتە و بۆ چێژی ئەو کاتە زۆر خۆشە، بەڵام لەوانەیە دوای ماوەیەک و بڵێن لەبیر بچێت و وەکو جۆن ویک بنیاتنانی کارکتەرێک و بنیاتنانی جیهانێک نییە. بەڵام من خۆم ئەو گوتم 7 لەدەم پێیداوە و 7 لەدەش پێم وابێ خاڵێکی باشە، نەک بۆ ئەو فیلمە بۆ گشت فیلمەکە 7 لەدە خاڵێکی باشە و ئەگەر بۆ چێژ سەیر دەکەن لەوانەیە زیاتریش پێ بدەن. بابەتی سینەمایی شەوانش زۆر جوان بوو، بەڵام بەگشتی دەکەوێتە سەر خۆڵق و تەبیعەتی خۆتان پێم وابێ چێژ لەم فیلمەش دەبینن. ئەوەی تریش بۆ باسم کرد فاستە ئەگەر شەیدای ئەو جیهانە بن چێژ لێ دەبین و ئەگەریش بە چاوێکی سینەمای ئەوانە سیر دەکەن پێم وابێ هیەوە نییە کە بڵێن زۆر بەپەرۆژ بۆی ئەگەر سریشتان کرد زۆر تەوقعشتی گەورەی لێ مەکەن. بەڵێ بەڕێزان ئەمە ریڤیو من بوو بۆ سێ فیلم، هەریەکە لە جۆن ویک بەشی 4م فاست ئێکس پارت 1 بڵێن نازم پارت 1 لەگەڵنەوە، بەڵام دیارە بەشی یەکەمی دیۆڕایان گەیاندووە لە فاست ئێکس، بەشی دووەمیش هەیە و فیلمی سیسو. هیوادارم ریڤیوەکەتان بەدڵ بێت و سوودی هەبێت. سوپاس.